بەرامبەر ئەنجام دەدرێت. یەکێتی پیاوانی کوردستان ئامارێکی مەترسیدار بڵاو دەکاتەوە. لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا 2129 کەیسی توندوتیژی دژ بە پیاوان تۆمارکراوە. 32 حاڵەتی کوشتنی پیاوان لەلایەن ژن و باوکاری کەس و کاری ژنەکە ڕوویداوە. مامۆسانی ئاینیش دەڵێن ئەوەی لە دەستیان بێت کردویانە و لە زۆربەی وتارەکانی هەینیاندا باسییان لە کێشە کۆمەڵایەتیەکان کردووە. توێژەرانی ئیسلامیش دەڵێن بەهۆی پابەند نەبوون بە ئاینەوە ژەهری کێشە کۆمەڵایەتیەکان لە جەستەی کۆمەڵگەدا بڵاوبۆتەوە. 8 حاڵەتی کوشتنی پیاوان هەبووە لەلایەن ژنانەوە. توندوتیژی جەستەیی 13 کەیسمان هەیە. خیانەتی هاوسەری 56 کەیسمان هەیە. دەرکردنی پیاوی بە تەمەن 36 کەیسمان هەیە. تەداخلکردنی کەسوکار لە گیانی هاوسەریە کە ئەم ئامارە زۆر ڕوو لە بەرزبوونەوەیە 183 کەیسمان هەیە. ڕەوانیە لە ماوەی 5 ساڵە 358 پیاو لە هەرێمی کوردستان خۆی بکوژێ و هیچ کەسێک باسی نەکا و هیچ وەستانێک نەبێت لەسەری. خۆکوژتنی پیاوان لە هەرێمی کوردستان پارک 69 حاڵەتمان هەبووە. ئەم ساڵ 70 حاڵەت تۆمار کراوە لای ئێمە. جمعی ڕابردووە کە دوێنەیە وتارێکی چڕ و پڕ وتارێکی تەواو نزیکەی زیاد لە 30 دقیقە من باسی ئەو مۆسەلەم کردووە و جیاوازیم نەکردو لە نێوان پیاوژنە بۆ قەزەیانە داوام لە هەردوو چینەکە کردووە کەوا ڕێز لە یەکتر بگرن.